MRIs seem to be a great thing to know what to look as good as they can with pain they have, even if it doesn't go away. زارودوانزا توانیوێتی بڕوانامەی ماستەر لە بواری پین ساینس ئەند سۆسایەتی دیارە هەشتی نوێ هەموو ساڵێک ڕۆژی چارەسەرکارانی سروشتیە و ئەمڕۆژ بە خۆشحاڵی و ئێمە وەکو نەخۆشخانەی بەخشین بەشدار بووین لە یەکەمین لووتکەی چارەسەرکارانی سروشتی لە زانکۆی تیشکی نێودەوڵەتی و ئێمە وەکو نەخۆشخانەی بەخشین دیارە گرنگێکی تایبەتمان داوە بە مەجای چارەسەری سروشتی کە چارەسەری سروشتی یەکێکە لەو بەشە ئەساسیانەی بەشێکە لە پرۆسەی چارەسەری نەخۆش و زۆر جاریش هەیە ینی ئەم پرۆسەیە کە لە زمانی توبیدا کە پێی دەوترێت تیموەرک چارەسەرکاری سروشتی بەشێکە لە تیموەرک و بەشێکی زۆریشی ئەم چارەسەرانەی کە چارەسەرکاری سروشتی پێی دەگاوە پرۆسانەکە ئەو ئەنجامی دەدات دەتوانم بڵێم نەخۆش تا ڕادەیەکی زۆر سوودی لێ دەبینێ و دووری دەخاتەوە لە هەندێک حاڵەتی ترکە زۆر جار هەیە بە چارەسەری سروشتی چارەسەری نەخۆشەکە دەکرێت و دوور دەکەوێتەوە لە نەشتەرگەری و لە کۆمەڵ بەکارهێنانی دەرمان و شتی تر. دیارە من دەتوانم بڵم لە کوردستان وەکو پێویست گرنگی بەم بەشە نەدراوە و خەڵکێک دەتوانم بڵم زانیاری کەمە لەسەر چارەسەری سروشتی بەڵام خۆشبەختانە ئێمە لە نەخۆشخانەی بەخشین بە گرنگیەکی تایبەتمانداوە بەم بەشە و خاوەنی بەشێکی تایبەتی نوەسەنتەرێکی تایبەتی چارەسەری سروشتین کە بە خۆشحاڵیەوە و دەتوانم بڵم کوالیتی ئەو جیهازانەی و کارمەند کادیرانەی کە ئێمەش هەمانە لە خوابەزیاد بێت لە ئاسێکی زۆر باشدان و دەتوانم بڵم ئەو جیهازانەی کە لای ئێمەش هەیە ئەو جیهازە پێشکەوتوانن کە ئەمڕۆ لە دنیادا ئیشیان پێ دەکرێت لە لای ئێمە بەردەستن و گرنگیەکی تایبەت و باشمان پێداوەنەوە. ئەو سەردانی کارانەی کە سەردانی بەشی چارەسەری سروشتی دەکەن لە نەخۆشخانەی بەخشین دەتوانم بڵم کۆڵێن دەکرێن بۆ چەند بەشێکەوە بەشێکی ئەمانەیە کە ئێستا نەگەیشتۆتە ئەوەی بە نەشتەرگەری چارەسەری بۆ بکرێت ئەمە هەوڵی ئەوە دەدەین بەبێ ئەوەی بۆی نەگاتە نەشتەرگەری حاڵەتەکانیان چارەسەر بکرێت و بەشێکی ئەمانن بەڕاستی کە دەتوانم بڵێم لە دوای نەشتەرگەری کە پێویستیان بە چارەسەری سروشتی هەیە بۆی کە لەگەڵ نەشتەرگەریەکە هاوشانی نەشتەرگەریەکە هاوکار بێ بۆ پرۆسەی چارەسەرکردن و گەڕانەوەی ژیانی ئەتیادی بۆ ئەو نەخۆشە بەشێک تریشی ئەوانن کە کێشەیەکی زگماکیان هەیە دەتوانم بڵم لە منداڵاندا بە تایبەتی و ئەم حاڵەتانیان کە هەیە بە چارەسەری سروشتی دەتوانن سوودیان پێ بگەێنین و حاڵەتەکانیان چارەسەر بکرێن. Primary low back pain. And what it means is that the pain should have been there for 3 months or more, and it has to have a substantial emotional distress or functional disability. سەرەتا زۆر سوپاس بۆم دەرفەتە و پیرۆزبایی لە هەموو چارەسەرکارانی سروشتیەکە. چارەسەری سروشتی کاریگەریەکی زۆری هەیە لەسەر بەرەو پێشبردننی چارەسەرکردنی نەخۆشەکان لەبەرەوەی ئێستا بەشێکی زۆری ئەو چارەسەرانی کە بەکاریە چارەسەری کیمیاییە کە مەش کاریگەریەکی زۆر خراپی هەیە بەڵام باشترینشن لە چارەسەری سروشتی ئەوەیە کە هیچ کاریگەریەکی لاوەکی نییە لەسەر نەخۆشەکان لەبەر ئەوە هیوادارین وەکو وڵاتانی پێشکەوت و خەڵکی ئەمەش زۆر گرنگی بە چارەسەری سروشتی بن لەبەرەوەی وەکووتمان کاریگەری لاوەکی نییە و بەرەو پێشبردنیەکی باشیش ئەتوانێت بەدەست بێنێ بۆ چارەسەرکردنی نەخۆشەکان. بەڕاستی وەکو پێویست گرنگی پێ نەدراوە کە دەبوو زیاتر گرنگی پێ بدرێت. هەرچەندە خەڵکێکی باش ئێستا زیاتر کە تێگەن لەوەی کە دەرمانە کیمیایەکان چەندێک کاریگەری لاوەکی هەیە لە سەریان ئێستا خەڵک زیاتر خۆی گەڕێتەوە بۆی چارەسەری سروشتی بەکاربێنێت بەڵام هیوادارین زیاتر گرنگی پێ بدرێت وەکو لایەنی ئەوەی کە ئێمە پێویستمان بە چارەسەرکارێکی سروشتی زۆر هەیە بۆی ئێستا شوێنێکی گرنگی وەکو مەڵبەندی ڕاهێنانی چوارباختمان هەیە کە چەند چارەسەرکارێکی سروشتی لێیە بە هەزارەها مناڵی خاوەن پێداویستی تایبەتی لێیە کە پێویستیان بە چارەسەری سروشتی هەیە کە تەنها چارەسەرە بۆ ئەو مناڵانە بەڵام بەڵێن چارەسەرکارێکی سروشتی زۆری لێ نییە تاکو بتوانن
نەخۆشەکان ببین و بەرەو پێشبردنێکی وا بەرەو بەخۆیەوە ببینێت. چارەسەری سروشتی بۆ هەموو ئەو نەخۆشانە کرێت کە ئازاری پشتیان هەیە، ئەو کەسانی کە ئازاری ئەژنۆیان هەیە، ئەو کەسانی کە ئازاری ملیان هەیە، ئازاری شانمان هەیە، هەنێک نەخۆش هەیە کە پێڵێن فرۆزن شۆڵدر شانیان جامە بێت، ئەوانە زۆر پێویستیان بە چارەسەری سروشتی هەیە. ئەو مناڵانەی خاوەن پێداویستی تایبەتن زۆر پێویستیان پێیەتی، یعنی زۆرینەی نەخۆشەکان پێویستی پێیەتی. نەخۆشیمان هەیە کە نەخۆشی دەماریە و وەکو پارکینسۆن و ئەوانەیە کە هەم پێویستیان بە چارەسەری سروشتیە. هیوادارم خەڵک بگەڕێتەوە بۆ چارەسەری سروشتی، واز لە چارەسەری کیمیایی و ئەو هەموو کاریگەرە لاوێکی کە دروستێکا لەسەریان. هیواداری خەڵک چارەسەری سروشتی بەکاربێنێت، تەنانەت ئەو ئەجهیزانەی کە لە چارەسەری سروشتی شا بەکاریان کۆمەڵی جیازمان هەیە وەکو شۆردوەیڤ و مایکرۆوەیڤ و کۆمەڵی ئەجهیزەمان هەیە، ئەوانەش کاریگەری لاوەکیان لەسەر نەخۆشەکان نییە. لەبەرەوە هیوادارین خەڵک زیاتر چارەسەری سروشتی بەکاربێنێت. باشیەکەی ئەوەیە کە بڵین ئەو کەسی کە چارەسەرکاری سروشتیە ئیش لەسەر ئەو مشکیلاکە کە لەو شوێنە دروست بووە، وەکو ئازارشکێنێک نییە. کاتێک ئازارشکێنێکە درێ بە نەخۆشێک بۆ ماوەیەکی کەمە، ئازارەکەی کەمەکاتەوە و دوایی لەوانەیە جارێکی کە دروست بێتەوە، بۆ نمونە ئینزیلاقی هەیە یان. بەڵام چارەسەرکاری سروشتی ئیش لەسەر شوێنی ئازارەکە کات و مشکلە سەرەکیەکە نایەڵێ. لەبەرەوە کاریگەرێکیەکانی زۆر لە ئازارشکێن و لەوانە باشترە. Attention to management is on function, so keep doing what you can. And of course, our best means to do that is education. So I'll come slightly. دیارە کۆنفرانسات دەکەی دۆتەوێت شتێک بەرەو پێشەوە بڕۆی لە ڕێی زانایان لە ڕێی ئەوەکان و فیزیۆتەراپیش تا ئێستا لە عێراق و لە کوردستاندا زۆر کەمە کە بەداخەوە و فیزیۆتەراپی ڕۆڵێکی گرنگی هەیە لە کۆمەڵگاماندا کە تەماشای گێڕانبی سەتا چلی پەنجای تووشی پشت دێشەیە، لاقی دێشی، فەقەراتی ئەنواعەوەکەیە. بۆیە کە دەکرێت ئەوەش بە چارەسەرێکی سروشتی بکرێ نەک بە دەرمان و مزەعافاتی دەرمان کە دەکرێت کە طبعاً تا بە ئەوەی طبیعی بی زۆر باشترە و ڕۆڵێکی گرنگی هەیە. مەسەلەن بۆ نمونە لە پاشێکە عملیاتێک دەکا یا تووشی نەخۆشێکی دڵ دێ یا ئیمیشەک دێ، چۆن بتانی دووبارە ئەو ئێشەی نەهێلی و بتانی خۆی حەڵەکە خۆی بکە و اعتیماد نەکاتە سەر کەس کە زۆر گرنگە فیزیۆتەراپی بۆ ژیانی کەس. مەسەلەن وەکو تازە دیتێلاوەکی لە سەتا هەفتای هەموو دنیاە تووشی فەقەراتی هێشتی فەقەراتی هەیە کە دەتوانرێت بە فیزیۆتەراپی نەک بە عملیات ڕەنگبی باش نەبی و تووشی شەلەلی کاکە دەیکاتن، بەڵام بە فیزیۆتەراپی بە سەلامەتی دەتوانرێ وردە باشی بکەیەوە. دیارە ئەمە پێمان هەیە و ئەو توانایەمان هەیە کە بتوانرێ ئەو خوێندکارانەمان زۆر بەرەو پێشەوە بنەوە و کادری زۆر باشمان هەیە مەزن. بەڵێ لە زۆر باشەیە. تەوە نییە پارێکە کردمانەوە، پارێکە کراوە. بەڵێ لە هیچ زانکۆیەکانی حکوومەتی تا ئێستا نییە بەڕاستی. ئەخی گرنگە جوزەکی گەورەیە لە هیند لە 1950 لە 1950ەوە لە دیبلۆمە و هەتا دکتۆرای کردیتەوە. لە هەموو وڵاتانی دنیا تەماشاکە فیزیۆتەراپی یەکێکە لە گرنگیەکانی کە نەخۆشخانەکانی تیمامی پێ دەکەن. بەڵام پارەکە مانجی 12 ڕێگەیاندانە. هیوادارم ئەو ساڵ ژمارەیەکی چاک بێتن، چوشین دەتوانین مەجای ئیشی هەیە، دەچی نۆرینگەی خۆی دادەنێ. تەنانەت تەڵەبەکانمان زوربیان هەر نۆرینگەی خۆشیان هەیە، بەڵام ئێستا بە شتێکی علمی کارەکە دەکەن. Purposefully or intentionally purposeful. زۆر سپاس.